ئەستۆدیۆ بە خۆشحاڵیەوە میوانداری بە ڕێزڕای دارام عەلی و تەبێژی بەرگری شارستانی سلێمانی کردووە. زۆر بەخێربی. زۆر سپاس. سواس دەکەم تەنان دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم. ئەو ئاگری گۆیژە شەوی ڕابردوو چەند سەعاتی خایان چۆن کۆنتترۆلتان کرد و ئاگرەکە تا چەند لە ڕەشەبایەکی وەکۆم شەوی سلێمانی کۆنتترۆلکردنی قورس بوو. سپاس بۆم دەفرێتە ئێمە وەکو بەرگری شارستانی لە کاژمێر یان 20 خولەک ئاگداری بەڕێبەراتیمان کرایەوە. بە هاوکاری و بە هەمانگی هەموو لایەک توانرا کەمتر لە 3 ساعت نزیکەی 2 ساعت و چارەکەی 20 دقیق ئاگراکە کۆنتترۆل کرێت. بەڵام ئەوەی ئەم بەیانێش هەرکێشاخی گۆیژەی بینی بێزانێ پانتای ئاگرەکە گەورە بوو. چۆن توانیتان بە کاتێکی ئاوەکەم کۆنتترۆل وجود و هەمانگی هەموو لایەک وەزایدەنە و ڕێکارانی کە پێشوەختە گیراوەتە بەربوون منە ئەنجامدانی ئاگربڕ لەسەر چیای گۆژە کەمە هاوکارێکی باش بووەوەی کە ئاگرەکە هەم لە شوێنی خۆ بمێنێتەوە و کپ بکرێتەوە هەم تەشەنە نەسەنێ بۆ زەویەکانی تر. بەڵ واتە احتیاطیەوەتان کرد بوو کە ئاگر بکەوێتەوە ئاگربڕ پێشتر کراوە بۆ ئەوی خۆتان ئامادە بکەن. ئێمە ساڵانە پێشوەختە هەر لە بیدایەتی وەرزی بەهارە بە لیژنەی فریاگوزاری لەسەر ئاستی پارێزگای سلێمانی و قایمقامەتی سلێمانی کە نوێنەری هەموو فەرمانگەکانی تێدایە پلانی ئامادەسازیەکەن بۆ وەرزی کێتە بەردەمیان چه هاوین بێت چه بەهار بێت زستان و پاییزیش بێ بە هەماشێ بۆ ڕووداوە جیاوازەکان بۆ بابەتی پوش و پەڵاش کە هەموو ساڵێک ینی مەترسیەوەیە کە ئەم چیای ئەزمەر و گۆژە توش و ڕووداوی نەخوازراوە بێت ئێمە وەکو ئەم لیژنە فریاگوزاریە پلانی پێشوەختیان هەیە کە هەڵەسن بە ئەنجامدانی یەک دەرمانکردنی هەموو ئەو گژوگانی کە سەوزن لە سەرەتای بەهاردا بۆی کە لە ناو بچن وەزایدەن ئەنجامدانی ئاگربڕ لە سەرجەم ناوچە شاخانەکە و ئەو زەویانی کە ترسیانەیە ئاگریان لێ دروست بێت و ڕووبارێکی بەرفراوان بگرێتەوە. باشەوەتە پلانە پێشوەختەکەتان هاوکار بووم شەو بووتان زۆر هاوکارمان بوو. بەڵێ سەبارەت بە کاتی ئاگرکەوتنەوە هیچ ڕێگایەکەی هاوڵاتی ئەگەر بینی ئاگرەکە لە سەرەتایە و زۆر بچووکەیەوە ئاگادار بکاتەوە؟ ئێمە بە بەردامی و ڕێنمای بە گوێ هاوڵاتیانی خۆشەویستە دێن هەر کاتێک کە ئاگری بینی دەست بەجێ پەیوەندیمان پێ بکات بێ هەڵی گەرمی بەڕێبەراتیمان ژمارە 150 چونکە هەنێ ئاگر هەیە لاوچی هاوڵاتی پێشبینی خۆی وا بێت کە ئاگرە خۆی کۆنتترۆلێکات بەڵام هەم شێوازی ئاگرەکە هەم ئەومادی کە گڕی گوتە نازانێت شارەزای لاچەوە توی نەبێت بۆ نمونە لە ئاگری پوش و پەڵاشە لە ماوەی چەند سانیە کاتوان بڵم سەدان مەتر ئەسووتێت بە تایبەتێک ڕەشباش لەگەڵ بیان ڕەشەوا دروست بووبێ ڕوبەرێکی فراوانیم لەمە بە هاوڵاتێکی یاسایی لە بیداتا کۆنتترۆل ناکرێت بەس ئەگەر هاتووی دەست بەجێ کە پەیوەندیمان پێ و گاونان نیشانێکی دروستمان باتێ ئێمە کە نزیکترین بنکەمان لەو شوێنەوە بێ بینێنەوە شوێنە دڵنیام ئاگرەکە زوو کۆنتترۆل کرێت و زیانی کەمتریە بێت. بەڵێ سەبارەت بە ڕووداوەکەی ئەمشەو لە چ کاتێکدایەوە ئاگادارکران وایە تەشەنەی کردبوو یان کەسێکە بوو زووتر ئاگادارتان بکاتەوە؟ ئێمە تیمێکمان لەسەر چیای گۆژۆ ئەزمە بە بەردامی وجودی هەیە لێ بۆ چاودێریکردنی بەڵێ بۆ پاراستنی چیای گۆژۆ ئەزمار بە بەردامی لێ 24 کاژمێرمەیە پەیوەندیمان پێوەکرا بەڵێ خێرایەک سەر ئەو تیمەمان ئاگادار کردەوە کە چەند دقیقێک لەو شوێنەوە دوورە بەکەتوان بڵم نەک چەند دقیقە دقیق ئەو پەرک لە کەمتر لە دقیقەژەوە دوورە دەست بەجێ چوونە ئەو شوێنە بەڵام بەداخەوە ئاگرەکە جۆری پوش پەڵاشەکە زوو تەشەناکە وەزای دەن ڕەشەبایەکی زۆر بەهێزی لەگەڵا بوو کەمە ینی یارمەتی ئەوەیە کە ئاگرەکە زۆر بە فراوانی بە خێرایی بڵاو بێتەوە. باشە سەبارەت بە ئەوەی وتت ڕەنگە هاوڵاتیەک خۆی ماگری بۆ کۆنتترۆل نەکرێ بێ ماگەدار کاتەوە ڕێکارەکانی کوژانەوەی ئاگر چییە؟ ئەوە چۆن خۆتان ئامادە دەکەن کارمەندەکانی ئەوە چۆن خۆیان ئامادەکەن کە ڕوبەڕوویە و تەشەنە سندنەی ئاگرە ببنەوە ئایا کەلوپەل ئەدەوات پێداویستیەکان چین کە پێویستە لە بەردەستیان بێت؟ ئەفسەران و کارمەندانی مامی خول و ڕاینانی بەردامیان پێکرێت بۆ ئەپدەیتی زانیارەکان بۆ توانای لیاقی بەدەنیان کە زانیاریان نەیدێتە سەبارەت بە جۆری ئاگرەکان کاتێک هاوڵاتەیە کە پەیوەندیمان پێوەکات ئاگادارمان کات لەو ڕووداوی تر ئاگری پوش و پەڵاشە بۆ نمونە ماڵە بانزیخانەیە ئوتێلە ئۆتۆمبیلە ئەمانە بەپێی کە زانیارێکی لێ وەرگرین کە ژووری هێڵگۆڕکەمان ژووری کۆنتترۆلمان کە پەیامێکا بۆ نزیکترین بنکە نزیکترین تیم لەوە ئەڵێ ئاگری ئۆتۆمبیلە یان بۆ نمونە ئاگری پوش و پەڵاشیە ئەو کارمەندە کەمی ئازای وەرگرت خۆی ئامادەکاریە کا پێشوەختە ینی ڕاهێنرای لەسەر پێکراوە چی پێویستە لە کەلوپەلەکان لە ئۆتۆمبیلەکەیە ینی بە کەمترین لە چەند چرکێک لە مێشکای بیری لێکاتەوە ئەو کەلوپانەی کە پێویستەوە چۆن معالەجەی ڕووداوەکەش بکات شێوازی کۆنتترۆلکردنی هەمی ئەمان لێکاتەوە کە ئەگاتە شوێن ڕووداوەکە ئیشی خۆی ئەگات. باشە زانیمان کە
لە ماوەی ئەو چەند سەعاتی باسی کرد شاخی گۆیژە پارێزرا لەوەی ئەماگرێتە شەنە بکە. پرۆسەی ڕزگارکردنی هاوڵاتی و گەشتیار هەبوو خەڵکی لێبوو کە بکەونە دۆخێکەوەیەوە پێویستکار ڕزگاریکەن. شوێنەکە وا بوو کە دوور بوو لە شوێنی بڵێن گەشتیارەوە شوێنی هاتوچۆی خەڵک لە قەتپاڵی شاخکە بوو قەتپاڵی شاخکە بەو کاتە درەنگە هەم ڕێگایەکەوە نییە کە گەشتیار بچێتە شوێنی و هەم ئەوەی هاوڵاتیش بەمەبەستی شاخەوانی بێت چ بێتەوە ناوچە ئەوەی کە هەبوو تەنها زەرەری پوش و پاوان و دار و دەوانەکان بووە. هەرچەندە باس قایمقامەتی سلێمانی باسی لەوە کرد کە هێشتا لە خەمڵانی زیانەکانن ئەو ڕوبەرەی سوتاوە هیچ ژمارەیەک لە بەردەسایە پانتایەکەی چەند بوو؟ وڵی پانتایەکیش بێ هەرچێک بڵین با پێش لیژنەکە نەکەین چونکە لیژنێکی بۆ تەشکیل کراوە با لیژنەکە خۆی هەم بە دەقیقی بێت هەم بە وەکو چۆن سەر لە شێوەیەک نەبێ بۆ ئەوان. باشە. سەبارەت بە زۆر جا لەم ڕووداوە سروشتیانەیە دەبینین هاوڵاتیەکی زۆر خۆبەخشێکی زۆر ئامادەیە کە بە گیانی خۆی بێ هاوکاری ئێوە بکە. ئەوەی ئەم شەو بەدەم تیمەکانی ئێوە هات وەکو هاوکاریکردنی تیمەکانی بەرگری شارستانی کێ بوون؟ ئایا هاوڵاتی سیڤیلی تیا بوو هێزەکانی دیکەی تیا بوو کێ بوونەوانی کە ئەم شەو هاوکاری ئەوەیان کرد؟ من لەڕێی ئەم شاشەی بەڕێستانەوە سوپاسی یەک بەیەکی هاوڵاتیانەکەین بۆی کە لە هەر ڕووداوێکی نەخوازەوە بە تابەتی ئەم شەودا کە هاوکارمان بوون. ئەم شەو بەرگری شارستانی بەڕێبەراتی پۆلیسی سلێمانی بەڕێبەراتی پۆلیسی دارستان بەڕێبەراتی دارستان و پاوەند بەڕێبەراتی ئاسایش بە سەرۆکاتی شارەوانی ئەمان هاوکار بوون وەزایدەن خۆبەخشەکانیش ئەم دەرفەتاگە لە بەڕێستانەوە بێت وەکو ڕێنمایەک بۆ هاوڵاتیان جاڵا پێم خۆشە بۆی بەرچاوڕوون بێ ئەگەر کەسێکمان ویستمان لەو ڕووداوەیە هاوکاری تیمەکانی ئێوە بین ڕێنمایەکانتان چین پێویستە چی بکەین؟ هاوکاریەکان ئەوەیە کێمە داوا لە هاوڵاتیانەکەین چونکە ئەم هاوڵاتیانە سیڤیلانە کە پێشتر ڕاینانیان نەکردویان خولیان نەبینیەوە تایبەت بە کوژانەوەی ئاگرەکان شارەزایەکی و توی نییە ئاگرەرەوە نیە بڵێن ئاگرەکە بینێت تو ئایپیاکە یاخود بە ئاگرکوژێنەیەکی دەستی بتەوە کۆنتترۆلی کرد شێوازی ئاگرەکان ئەگۆڕێت لاچێ بۆی نەشارەزایەوە بەداخۆی مەساڵ پار لە پارێزگای هەڵبجە حاڵەتێکی وامان بوو خۆبەخشێک سوتا بەداخۆ شەید بوو بۆی ئەمە حاڵەتان دووبارە نەبێتەوە ئێمە هەر هاوڵاتێک حەزی کرد لەو بوارەدا کار بکات ویسی لە کاتێک ڕووداوی نەخوازراودا هاوکاری ئێمە بێت پێشوەختا گەر سەردانی بەڕێوەبەراتیمانکە بۆی کە خوڵ و ڕایانان لەسەر شێواز و چۆنێتی کۆنتترۆلکردنی ئاگری پێ بڵێن ئێمە لە خزمەت سەرجەم هاوڵاتیانین بەدەر لەوە یەک وەکو ڕوونکردنەوەیک بۆ هاوڵاتیانی خۆشەویست ئێمە کاتە ئەم شو بە تایبەت کەم ڕووداوەمان هەبوو لەسەر شەقامی مەلیک مەحموود 6 مەتری لۆدێکی زۆر دروست بوو بۆ هاوڵاتێکی زۆر بەمبەستی سێرکردنی چیای گۆژە مەستی ڕووداوە سری ڕووداوەکە بکە یاخۆ بەمەستی وێنەگرتون سێڵفیگرتنی بێت مەسی تۆمارکردنی هەر بابەتێک بێت لەسەر قەراقی شەقامەکە بە ئۆتۆمبیلەکانیان وەستا بوون بەڕاستی یەکێ لەو کارانەی کە ئەتوان بڵێم ناڵم ئاگرەکە درەن کۆنتترۆل کراوە بەس کەوای کە تۆزێک تاخید کۆنتترۆل کرێ ئەو لۆدەی سەر شەقامی 6 مەتری بوو مەلیک مەحموود خەڵکێکی زۆر وەستا بوو لەسەر شەقامەکە بە ئۆتۆمبیلەکانیان کە لۆدێکی ئەزدحامێکی زۆریان نابەوە وای کرد کە ئۆتۆمبیلەکان بکەونە ئەزدحامە و دەرەنتر بگەنە شوێنی ڕووداوەکە بۆی لەم هاوشێوەی ئەگەر ئیشەڵا قەت دووبارە نابێتەوە ئەگەر هاوشێوەم ڕووداوانە دووبارە بۆ ئێمە داوا لە هاوڵاتیانەکەین ڕێگاکانمان بۆ چۆڵکەن و نەوەستن لەو شوێنانە بۆی ئاسان گول لەو دروست نەبێت و سەرجەم شوێنەکان ئەمێ ئەو پرسیارە لێ بکەم ئێستا تەکنۆلۆژیا زۆر پێشکەوتووە ڕەنگە ڕێگاکانی کوژانەوەی ئاگر یا ڕوبەڕووبوونەوەی هەر ڕووداوێکی کە بەهۆی کارەساتێکی سروشتیەوە بێت جۆرێک لە ئاسانکاری بۆ هێزە مرۆیەکە دروست بوو بێ ئێمە لە هەرێمی کوردستان گەیشتوین بە چه ئاستێک لەوەی کە تەکنۆلۆژیا و ئامێری زۆر پێشکەوتومان پێ بێ بۆی ڕوبەڕووی ڕووداوێکی ئەو شێوەی ئەمە ئەم شەو بینە هەنە جار چەند ئامێری پێشکەوتوشی پێ بێ بەڵام فاکتەر سروشتەکان لاچێ ڕێگرێک دروستکە بۆی ئەم ئامێرە بە شێوەیەکی دروست بەکاربێنین زۆر جار بیستمانە ئەم پرسیارەمان لێکراوە بۆ درۆن بە تایبەت درۆنی ئاگرکوژێنەوە بەکاربێنن بەڵام خۆ ئەگەر درۆنیش هەبێت لەم ڕووداوی ئەم شەودا کە ڕەشەبایەکی زیاد لە حەد بەهێزیە بووە تەسەڵ ناکەم ئەم درۆنە کاری خۆی بە باشی و بە دروستی ئەنجام بدات بەڵام بەڕێبەراتیمان بە بەرداوامی خۆی گونجاندووە لەگەڵ هەموو ئامێرە پێشکەوتەکانی سەردەمدا ئۆتۆمبیلی پێشکەوتو و ئەو کەلوپەلانی کە تایبەتەن لە سەرجەم بوارەکانی کۆنتترۆلکردنی ڕووداوە نەخوازراوەکاندا داواکاری کردو و زۆربەی زۆری باشی بە هاتۆتە بەردەست و لە ڕووداوەکانە بەکاری دێنێت کاک ڕایدارام بەو پێی کە بە بەردەوامی ئێوە یەکێک لە ئەرکەکانتان پاراستنی ژینگەی جوانی هەرێمی کوردستان و ئەم شەویش
بە تایبەت ڕۆڵێکی زۆر گەورەتانە بووە هەڵبەتە بە هاوکاری و کەسانی کە تۆ ناوبرتن بە هاوکاری خۆبەخشان و هاوڵاتیان دڵێن لەگەڵ ئێوەیە بوو ڕۆڵێکی گەورە و پیرۆستان هەیە جا ئێمە ژۆکو دەستگای میدیایی کورسات کە بە بەردەوامی وەکو ئیتیکی و ئەخلاقی کاری ڕۆژنامەوانی خۆمان پاڵپشتین بەوەی کە پارێزگاری لەم ژینگە جوانەی هەرێمی کوردستان بکەین پێم خۆشەکە خەڵاتێک ڕێزلێنانێکی دەستگای میدیایی کورسات ببەخشم بە تۆ بە نوێنەرایەتی هێزەکانی بەرگری شارستانی و هەموو ئەوانشی کە ڕۆڵیان هەبوو لە پاراستنی شاخی گۆژە جاگەر هاوکارانم زۆر سپاس زۆر سپاس نمونەتان زۆر بێ سپاس هەڵبەتە بینەرانی عزیز ئەم چەپکە گوڵە نوێنەرایەتی هەڵبەتە چەپکە گوڵی دەستگای میدیایی کورساتە بەڵام ئەمە چەپکە گوڵی تەنها دەستگای میدیایی کورسات نییە نوێنەرایەتی ئەو هەموو خەڵکە و هاوڵاتیانی شاری سلێمانی و هەرێمی کوردستانە کە ئەمشەو بە دڵ لەگەڵ تیمەکانی بەرگری شارستانیا بوون بۆ ئێمە پێشکەشی بەرگری شارستانیەکەین پێشکەشی کاکارامیەکەین بە نوێنەرایەتی هەموو ئەوانی کە پارێزگاریان لە ژینگەی جوانی سلێمانی و هەرێمی کوردستان کردو زۆر سپاس نمونەتان زۆر ڕێزی سپاس زۆر باش و جوانتان کردووە هاوکارمان بن هەمیشە هیوادارم سەرجەم کەناڵەکان هاوشێوەوە لە خزمەت خەڵکی کوردستان و خاکی کوردستان ماندوو نەبن بە هیوایەوەی کە گیانی هەمووتان پارێزراو بێت بە هیوایەوەی کە ژینگەی جوانی کوردستان لەسەر دەستیەوە بە بەردەوامی پارێزراو زۆر سپاس زۆر سپاس سپاس